بەرێ بیسەرانی خۆشەویست لەسەر شەپۆلی 94.3 رادیۆ سەلام هەروەکو ئاگادارن دوای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەت لە هەرێمی کوردستان ئیتر حکوومەتی هەرێمی کوردستانی چەندین ڕێکاری گرنگی گرتەبەر یەک لەو ڕێکارانە وەستاندنی خوێندن لە بڵێن هەم لە قوتابخانەکان هەم لە زانکۆکان و ئێستاش ینی یەکێک لە بابەتەکانی ڕۆژئەف ئەوەیە کەی ئەم دەوامە دووبارە دەست پێ دەکرێتەوە تا ئێستا ڕوونیە بە چه سیستەمێک خوێندن لە زانکۆکان بە شێوازێکی گشتی دەست پێ دەکرێتن و زانکۆی سەلاحەدینی شێکێکە لەو زانکۆانە بێگومان ئێستا بە ڕێگای تەلەفۆن دکتۆر جەوهەر فەتاحمان لەگەڵدایە باسی ئەگەرەکان بکەین باسی بژاردەکان بکەین هەروەها هەندێک بڕۆینە ناو بابەتەکە دکتۆر سەرەتا زۆر سپاس کە ئەم دەرفەتت بێمەدام چاوپێکەوتنات قبول کرد زۆر سپاس دەکەم دەستەکانت خۆش بیت جەنابەت وەکو لە مقدمەکەی کە جەنابەت دەست پێکرد پاشەوەی پەیدابوونی پەتای ڤایرۆسی کۆرۆنا حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستخۆشیەوە پشووی ڕەسمی ڕادیان لە ئەنجامی پشووەکە بووە هۆی داخستنی قوتابخانەکان و زانکۆکان و پەیمانگاکان و ئەو داخستنە لە مانگی سێوە دەستی پێکرد بووە هۆی کەوا پرۆگرامی خوێندن بۆ ساڵی خوێندنی 2019-2020 ڕابوەستی بەڵام سیاسەتی حکوومەت و سیاسەتی وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها هاوکاری زانکۆکان هەموو هەوڵ و توانای خۆیان دەخەنە بتوانن ساڵی خوێندنی 2019-2020 ئەو ماوە کەمەی کە لە پرۆگرامی خوێندنماوە بە فیرۆ نەچێتن بۆ قوتابیان و خوێندکارانی ئازیز ئەنجومەنی وەزارەت چەند دانیشتێکی بەڕێگای ئۆنلاین ئەنجامدا هەموو ئەنجامەکانی ئەو دانیشتنانش ئەوە بووکەوە تاوتۆکردنی ڕێگای تایبەت سیستەمی تایبەت و بۆ چوونی تایبەت تاکو بتوانین ئەمە هەنگاو بنین بۆ بە فیرۆ نەدانی ساڵانی خوێندن چەند دانیشتێک بوو دوا دانیشتن کە لە بە کاژمارەی 4/2020 ئەنجومەنی وەزارەت دانیشتێکی ئەنجامدا دانیشتەکە چەند بڕیارێکیدا یەک لە بڕیارەکان کەوا دڵنیاییدا هەموو قوتابیان و خوێندکاران و کەسوکاری قوتابیانکەوە بە هیچ شێوەیەک وەزارەت و حکوومەت ڕێگە نادا خوێندن بە فیرۆ بچی بە فەرمانی دڵنیش ئەوە بووکەوە ئەگەر هاتوو بادی نائاسایی ئەگەر هاتوو بارەکە درێژەیدایە نەمان توانی 2-5 قوتابیان بگەڕێنەوە بۆ هۆڵەخەکانی خوێندن لۆ ئەوەی ساڵی خوێندیان لەدەستنەچی ئەمە یەک لەو ڕێگایانەی کە پەیڕەوی دەکەین پێی دەرێن ئەلکترۆنی پاڵپشت بەڵێ دکتۆر بەڵێ ئیتر دکتۆر بۆ ئەو سیستەمە ئەوەی ئێستا جەنابەت ئاماژەت پێدا چه ئامادەکاریەک کراون بەڵێ ئێمە وەکو زانکۆی سەلاحەدین لە سەرەتاوە لیژنەیەکی باڵامان پێکینە بە شۆڕەکایەتی یاددەدەین سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی لەگەڵ هەندێک لە ڕاگرەکان و هەندێک لەو مامۆستایانی کە تایبەتمەندن بە بواری ئایتی ئەو لە دوای تەبەن ئەو لیژنەیە کارێکی زۆریان کرد دوای لیژنەکە لە کۆلێژەکانیش لیژنەی تایبەتی دروست بوو هەر کۆناغێکی خوێندنی کۆلێژەکان لیژنەیەکیان دانا کە اختصاسەکانیان ئایتی تاکو بتوانن پەیوەندی لەگەر مامۆستایان و قوتابیان ئەنجام بدەن تاکو بتوانن ئەو کارە ئاسانیانێ ئەو ڕێگەیانێ کە تایبەتمەندە بەو کارەی دێبدێ بکەن بەدەست خۆشیەوە وەکو زانکۆی سەلاحەدین ئێمە هەموو کارەکانمان ئەنجامدایە بەو بڕایشین کە بتوانین لۆبیستی چار تێست لەسەر کارەکانمان بکەین نەک ئەنجامی بدەین تێست لەسەر کارەکان بکەین تاکو بتوانین خۆ ئامادەکاری بکەین لۆ 2-5 ئەو تێستەش ئەوەیە کە ژمارەی قوتابیانمان ئێمە لە زانکۆی سەلاحەدین دیکەی 6,000 قوتابیمان هەیە و زیاتر لە 2,300 مامۆستامان هەیە ئەوانە هەمویان ئیمێلی تایبەتی زانکۆی سەلاحەدینیان هەیە هەنگاوی یەکەممان ئەوە بوو ئیمێلەکانی مامۆستایان و قوتابیان تەفجید بکەین تاکو بتوانن ئەو ئیمێلە پەیوەندی لە نێوان مامۆستاکان و قوتابیان تەوتبی بهێتبی تاکو بتوانن کاتی کە بەڕێگای ئەلکترۆنی ئەو چەند هەفتەیە کە لە سیستەمی ساڵانە بین نیوان 4 تا 5 هەفتەی خوێندنمایە ئەو محاضراتانە ئەو وانانە تۆمات بکرێ و بە شێوەیەکی ئەلکترۆنی بگرێتە هەموو قوتابیەکان بەڵێ و دکتۆر ینی
حتا ئەگەر سیستەمەکە ئەلکترۆنیش بی یەکێک لەو بابەتانەی کە بێگومان مشتومڕیشی لەسەر دروست بووە هێلەکانی ئەنتەرنێت پەیوەندیتان لەگەڵ وەزارەتی گواستنەوە و کۆمپانیەکانی هێلی ئەنتەرنێت لە چه ئاستێکە تا چەند یارمەتی دەردەبن لە سەرتاسەر یاریمی کوردستان کە هێلەکانی ئەنتەرنێت لەو خاویە دەرباز ببن کە چەند کۆمپانیەیەکەنە هێلەکانی ئەنتەرنێتیان زۆر لاوازە یعنی پەیوەندی ئێوە لەگەر ئەوان چۆنە و چیان بە ئێوە گوتووە لەسەر ئەم بابەتە؟ بەێ ئەمە ئامادی سەرەکی حکوومەت و بەردەنی باڵا و زانکۆکان هەرێمی کوردستان پاراستنی بەرژەوەندی قوتابیە پاراستنی بەرژەوەندی قوتابیش بە دەرەجێک ئەوێ نەفەوتاندنی ساڵی خوێندنیان بۆیە ئەمە هەموو کارێک ئەنجام دەدەین وەزارەتی خوێندنیکردن باڵا هەموو هاوکارێک دەکات زۆر لە شەریکەکانیش کۆمپانیاکان هاوکاری دەکەن لەوەی تاکو بتوانن ئاسانکاری بدەنە قوتابیان و خوێندکاران ئەو ئاسانکاری ئەوجا مەسەلەن بۆ ماوەیەکی دیاریکرا و ڕۆژانە ئینتەرنێت بە بەلاش دابنێت واتە ئەمە لە کارداین هەموو کارەکانیشمان چ بە وەکو زانکۆ چ وەکو وەزارەت چ وەکو حکوومەت هەموو ئەوەیە ئاسانکاری کەن لەوەی چونکە ئەو خوێندنە پێی پاڵپشتکارە پاڵپشتکار مانای چێمانای ئەوەیە ئەو خوێندنەی کە کرایە کە نزیکەی 1970 پرۆگرامی خوێندنەکانیان تەواو کردی ئەوەی کەمایە پاڵپشتی ئەوەی بکێت تاکو بتوانی لێ هەموو ئاسانکارێک دەکەین چونکە ئامانجی سەرەکیمان بەرژەوەندی قوتابیە. بەڵێ وەکوتر دکتۆر ئیتر هەر سیستەمێک جێبەجێ بکرێت بێگومان کێشە و تەگەرشی لە ناودا دەبێتن لەم سیستەمەی جەنابتان ئاماژەی پێ دەکەن ئەگەر جێبەجێ کرا بەڕای ئێوە چ کێشەیەک هەیە چ کێشەیەک دروست دەبیتن بە شێوازێکی گشتی بێگومان ئەمە کێشەکەوێ تەبەن لە بینی زانکۆ جیاوازیە زانکۆ هەیە گەلە گەورەیە زانکۆ کێ زۆر کچکەیە بۆ نمونە ئەمە وەکو زانکۆی سەلاحەدین زانکۆیەکی هەرە گەورە زانکۆکانی هەرێمی کوردستانی ژمارە قوتابیانمان گەلێک زۆرە ژمارە مامۆستامان گەلێک زۆرە دەنابیشت دەزانی هەر پرۆسەیەکە یەکەمی جار دەست پێ بکرێت کە یەکەمی جارە بەو شێوەیە فراوانەی بە کەمی باسم بەکار هاتیە مەسەن بۆ نمونە کۆلێژی ئەندازیای لە ئێمە زۆر لەمە پێش بەکاری لە زۆر ساڵاچەکانی زانستی ناو زانکۆکان ئەو سیستەمە بەکارهاتێت چ لە وەرکشۆپ چ لە کۆنفرانسات چ لە تاوتۆکردی نامەکانی ماستێ و دکتۆرا بەڵام بەو شێوەیە نیە هەر کارێکیش کە بەو شێوە فراوانەی بەکارێ حتما ئەمە تووشی گرفت دەبی هەر گرفتێکی تووشمان بیوەرە ئەمە و کاتە کە دەست پێ دەکەین ئەو دە لۆماڕوون دەبێتەوە هەر گرفتێکیمان بی یەکەمین وەزارەتی خوێندنی باڵا هاوکاریەکی تەواوی هەموو زانکۆکان دەکات لەوە لە گرفتەکان و هەروەها مامۆستاکان و مراگرەکان و جیهەتی پەیوەنددار هەموو ئاسانکارێک دەکات ئەگەر هاتوو گرفتەکەمان هاتە پێش پێن وە بڕواسمان وایە گرفتەکان ئەگەر بێت و هاتیش حتمما ئەمە دەتوانین چاسە بکەین لەبەر بەرژەوەندی قوتابی تاکەڕادێت چونکە دووبارە دەیرێمەوە ئەو سیستەمی ئۆنلاینیە سیستەمی ئەلکترۆنی پاڵپشتکردنە واتە چەند بەشێکی کەمی پرۆگرامی خوێندنمانمایە بۆ قوتابیان ئەو کاتە قوتابی تاکو ساڵ و خوێندنەکەی بە تەواوی جێبەجێکرد. بەڵێ جەنابی دکتۆر وەکو کۆتاییم پرسیارم بۆ بەشەکانی زانستی یعنی ئەوان زۆر جار وانەی عملیان هەیە بۆ ئەوان وەکو بڵێ چ بڕیار درایە بۆ ئەوان چی دەکرێتن دەست خۆش بێ ئەمە هەنگاوی یەکەممان دەست پێکردنە هەنگاوی یەکەمان دەست پێکردنە کە دووبار دێم دەست پێکردنەکەش مەبەستمان ئامادەکەمان ئەوەیە ساڵ و خوێندن بتوانین تەواو بکەین یەک لەو گرفتانە دەمانە هەمانە مەسەن یەکتەوانە دەستی پراکتیکی هەر کۆلێژی وکو هەر زانکۆیەک تایبەتمەندی خاصی خۆی هەیە هەر بەشێک تایبەتمەندی خاصی خۆی هەندێک بەشمانەیە لە پراکتیکا بەتوانی بە شێوەیەکی ئاسانکاری بیکا ئایا بە فیلمی تایبەت ئایا وەکو دەرێن نەظەری لەسەر عەمەلی واتە تیۆری لەسەر پراکتیکی بە شێوەیەک هەندێک دەتوانین چاوەڕێت بکەین تاکو مانجی 5 و 6 لە قۆناغەکانی کۆتایی بتوانین ئەگەر هاتوو زولفەکە باشتر بوو بتوانین بە خێراییەکی زۆر ئەو دەرسە پراکتیکیانە بەجێ بگەینن هەدەفەکەشمانەوەیە هەتا ئەو پراکتیکیاکی کەمانە بەو شێوەیە هەندە زۆر نییە کە بتوانین تاثیر لەسەر خوێندنی ئەو ساڵەمان بکات و ئەگەر هاتوو ئەوانش بێ دەتوانین لە ساڵی داهاتوو لە ساڵەکانی خوێندن هەندێک لەوانە دووبارە بکەنەوە لەوەی تاکو پاڵپشت لە ساڵی پاریان بتوان سوودی لێوەرد بگرن. بەڵێ دکتۆر جەوهەر فەتاح سەرۆکی زانکۆی سەلاحەدین زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم چاوپێکەوتنە بۆ ئەم کاتەی بە ئێمەت بەخشی زۆر سپاس دکتۆر. زۆر سپاست دەکەم ماڵتە ئاوابی هەربیشی.